ئەگەر تۆ ئاگات لەم ترێندانە نەبووە کەواتە لەسەر ئەمە سارە نەژیاوی ئەو ڤیدیۆیانەی ئەمساڵ هەر هەمومان بینیمان. ساڵنیا کۆمەڵێک ڤیدیۆ و بابەتە جیاوازەکان لە سۆشەڵ میدیایان نەبن بە ترند و لەناو خەڵکا دووبارە نەکرێنەوە. ئەمساڵیش هەروەک ساڵانی پێشووتر باسی چەندین ڤیدیۆتان بووەکە کە لەناو خەڵکیدا بوون بە ترند و ماوە لەسەر دەمی خەڵک بوون. یەکێک لە ڤیدیۆ ترندەکانی ئەمساڵ قسەکانی کاک عەبدوڕەحمان بوو کە لە شارۆچکەی دوکان بە گژوگەی سروشتی چارەسەری ئەو کەسانەیە کرد کە سەردانیانەکەن. جا زوو بە نەخۆشیەکانیەوت نەبرژایەوە، جاوی لە حاڵی ئەو کەسەی بڵێ نەبرژایەوە. ڕێک حسابیان پڵتا بوو چونکە کاک عەبدوڕەحمان یەکسەر تووڕا بوو. ئێستا نەبرژایەوە بەچووک جواب مەدەوە ماوە سەیزان کێ بیوتویەوە فێرێکی من بەچووکی قەڵف. هێلینەکەی پاشای غەمیش کە بەردەوام لەناو تەکسیەکە دانیشت بەدەم گۆرانیەکەوە هاواری لێکرد. ماوەیەک لەناو خەڵکا بوو بە ترند و هەموو خەڵک ئەیانوتەوە بەتایبەت کاتێک کە ئەیوت ئەدی کۆ هێلینە من جارجاری شەیوت بیرم ناکەی کافر. بەڵام هێلین بەتەنیا نەبوو. جارجارە پاشای غەم بیری شەیماشیە کرد ئەیوت شەیماش و هێلینیش لەناو دڵی منن. بیرم ناکەی کافر راوە و نامەکانێ بۆ دەگیریێ شەیمەخانێ. یەکێک لە ڤیدۆکانی کۆباسیش لەگەڵ دەستپێکردنی خوێندن و کردنەوەی دەرگای قوتابخانەکان یەکسەری بوو بە ترند. ئەویش ڤیدۆی قوتابیەک بوو جیاواز هەمووان بەکردنەوەی دەرگای قوتابخانەکەی دڵخۆش نەبوو. وتی مەکتەب وەکو سجن وایە من بە سجنەی بینم. ئەمەش کاردانەوەیەکی زۆری بە دوێ خۆیان هێنا. حەزت لە مەکتەبە؟ سجنە بە سجن ئەیزانم. بە سجن ئەیزانی؟ بۆچی؟ حەزم لێ نییە. ڤیدۆکانی کە سایەتێکیش بە ناوی شێخ ڕەزوان بوو بە ترندی ئەم ساڵی سۆشەڵ میدیا. بە ڤیدۆیەک ناوبانگێکی زۆر باشی پیا کرد زیاتر لە ناو خەڵکان ئاسرا کە لە لایڤێکە لە کاتی گۆشت برژاندن بە مناڵەکانی ئەڵێت جارە باوە گیانمشەوەشم. جارە باوە گیانمشەوەشم. یەکێک دیش لە ڤیدۆ ترندەکانی کە لە کاتی گۆشت برژاندندا بە مناڵەکانی ئەڵێت بیخۆ بۆ نایخۆی. هەڵبژاردننی خودی شەشەمی پەرلەمانی عێراقیش بێبەش نەبوو لە ڤیدۆ ترندەکانی ئەمساڵ. هەر لەگەڵ دەستپێکردنی بانگەشە چەند ڤیدۆیەک بوونە ترند. یەک لەو ڤیدۆیانەش گەنجێک بوو کە ڤیدۆی پۆستەری یەکێک لە کاندیدەکانیە کرد. ئەیوت من دەنگت پێ بدەم و تۆ کامری بۆ کوڕەکەەوە بکڕی. ئەهای من دەنگوەم و تۆ کامری بۆ کوڕەکە و کڕیوە خوا نایبینی. من دەنگوەم و تۆ نەوشەکڕی و مۆڕەمان لێکەیتیایە. محەممەدی حاجی مەحمودیش لە کاتی شەڕی نێوان ئێران و ئیسرائیل لێدوانێکی بەقۆتیە وتی شەڕ هەر شەڕە. لە ڕۆژی دەنگداندا کاتێک ئامێری ناچنەی ڕوخسارەکە کەوتە کاربووی لی چوە دواوە و خۆی بۆ نوشتانەوە. ئەمەش بوو بە ترندێکی دیکەی ئەمساڵ. خەڵک بۆیان نسی بوو کاک محەممەدی حاجی مەحمود میلی لێهێناوەتەوە بەنیازە حەقە لە ئامێرەکە بکە.